كاني فروكي بفروكواني تركيا بوسر فروكا خاني سليماني همون او چکانی کردستان ولی هستی انسان گشته و کس و کاتی با خود کرد. ئێمە وەک دانیشتوانی دەربەندیخان بە میلی بە ئامانجگرتنی فرۆکەخانەی سلێمانی سەرکۆنە دەکەین. لێرە ئێمە وەک دانیشتوانی دەربەندیخان دوو پارتیەکەینەوە کە فرۆکەخانەی سلێمانی دامەزراوەیەکی مەدەنی و دەستکەوتێکی گرنگی گەلەکەمانە کە پاراستنی لە ئەستۆی هەمومانە و بە تایبەت هەردوو حکوومەتی هەرێم و عێراق. ئێمە وێڕای سەرکۆنەکردنی ئەم کارە دوژمنکارانەیە داواکارین هەموو لایەنە پەیوەندیدارەکان لێ بێدەنگ نەبن و ڕێگای پێویست بۆ ڕێگریکردن و بە سزاگەیاندنی ئەنجامدەرانی بە ناوەندە نێودەوڵەتیەکان بگەێن و کەم تەرخەم نەبن. لای هەمووان ڕوونە کە بەشێکی ئەم کردەوە کاریانە بە سوود وەرگرتنە لەو کەلێنانەی لە نێوان هێزە سیاسیەکان و هەردوو زۆنی هەرێمدایە کە دەبێت بکرێتەوانەی یەکێتی و یەکریزی لە بەرامبەر ئەو مەترسیانەی کە سەر لە هەرێمی کوردستان کە لەسەر هەرێمی کوردستان و حەقی ڕەوای میلەتەکەمانە چونکە ئەوەی ئێستا ڕوو دەدات قەبارەی مەترسیەکانی ئایندەمان نیشان دەدات. پێمان دەڵێت گەر یەکگرتوو نەبین و نێوماڵی خۆمان ڕێک نەخەین ئەوە هەمومان پێکەوە لە نێو دەچین.